بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست وەفدێکی باڵایی پارتی ویکێتی لە هەولێر لە بینایی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی سەرۆکێرێم کۆبوونەوە بە پێی ڕاگەنداوی کۆبوونەوەکە تاوتوێی پرسی لە مەرکەزیەت هەروە ڕێکەوتنی سیاسی نێوانیان کراوە. لە بەرنامی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ئایا پارتی ویکێتی لەبارەی ڕێکەوتنی کابینەی نوێیەم دەگەن بە ڕێکەوتن و لەسەر پرسی لە مەرکەزیەت جیاوازی پارتی ویکێتی چییە و چارنووسی کابینی نوێمیش لە سای کێشەکانی پارتی ویکێتی چی بەسەدەوە بۆ چ تاکوێستا لایەنە ناکۆکان بە تایبەتی مەسرور بارزانی و لاهور شێخ جەنگی تاکوێستا نەتوانراوە کۆبوونەوەیەک ئەنجام بدەن. بۆ قسەکرد لەسەرم پرسە میوانداری بەڕێز ئاریارسین پەرلەمانتاری پێشووی کوردستانمان کردووە لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان. پارتی ویکێتی لە بینای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی نەچریڤان بارزانی سەرۆکێرێم و بە ئامادەبوونی پاڤڵ تاڵبانی و سەرۆکی یەکێتی کۆبوونەوە. با پێی زانیاریەکان وەفدی یەکێتی لە کۆبوونەوەکەدا داوای جێبەجێکردنی ڕێکەوتنامەی سیاسی نێوانیانی لەگەڵ پارتی کردووە، پێداگریشیان لە پڕکردنەوەی پۆستەکان لە حکوومەتەوە و بەشی لە بڕیارە سیاسیەکان کردووە. باگوێری ڕاگەندراوی ئەو بەشی پارتی وێکێتی لە کۆبوونەوەکەدا هەردوو لە کۆک بوون بۆ چارەسەرکردنی گرفتەکانی نێوانیان و پاراستنی ئارامی و سەقامگیری هەرێمی کوردستان. لە تەوەرێکی دیکەی کۆبوونەوەکەدا هەڵسەنگاندن بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنە سیاسی و ئیداریەکانی نێوان هەردوو لاکرا، لە نێویشیاندا بابەتی لا مەرکەزیەت لە هەرێمی کوردستان. باپی ڕاگەندراوی کۆبوونەوەکە هەردوو لا پابەندی خۆیان دووپات کردەوە با ڕێکەوتنی سیاسی نێوانیان و بەرنامەی کاری کابینەی نوێمی حکوومەت هێرێم بۆ بەرجەستەکردنی لا مەرکەزیەت لە هەرێم و شۆڕکردنەوەی دەسەڵات. هەرچەندە لە ڕاگەنداوی کۆبوونەوەی پارتی وێکێتیدا باسی جێبەجێکردنی لە مەرکەزیەت لە چوارچەوەی کارنامەی کابینەی نوێمی حکوومەت هێرێم کراوە، بەڵام لە کارنامەی کابینەکەدا تەنیا باسی لە مەرکەزیەتی ئیداری کراوە نەوەک دارایی. کۆبوونەوەکەی پارتی وێکێتی دوایەوە هات. کۆتایی هەفتەی ڕابردوو پاڤڵ تاڵبانی نامەیەکی دایە نێچیرڤان بارزانی و با پێی زانیاریەکان یەکێتی گوتوویەتی ئەمە دوانامەیە و حیزبە دەبێت بۆ پارتی کاتیایدا داوای جێبەجێکردنی تەواوەتی ڕێکەوتنی سیاسی نێوان یەکێتی و پارتیان کردووە و لاگەری جێبەجێ نەکردنیشیدا یەکێتی هەڵوێستی دەبێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکەمان کاک یاری بەخێر بێن. سوپاس بۆ هەڵدەوەتان، زۆر سوپاس. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەمڕۆ کۆبوونەوەی نێوان پارتی ویکێتی لە سەرۆکایەتی هەرێم بەڕێوە چووە لەبارەی ڕێکەوتنی سیاسی نێوانیان لەبارەی لا مەرکەزیەتەوە قسەیان کردووە. هیچ ئەنجامێکی هەبووە بەوە چوونی بەڕێز؟ بەناوی خوای بەخشندۆ میهرەبان لەسەر خاشی پیرۆزی کوردستان، سڵاو لە جەنابتو لە بیرەکەر. وەڵاهی من لە کۆبوونەوەکان نەبووم، بەڵێ یعنی بەشێک نەبووم لە تیمی ئێمە وەفدەکەی ئێمە بڵین، لەبەرەوە ئەوەی من لێ ئەزانم هەر لەوانەیە شتێک زیاتر بێ لەوەی کە لە راپۆرتەکەی تۆیە یعنی باسییان کرد هەرو خاڵانەیە و بەڵێ. بەس سەبارەت بە ڕێکەوتنەکە ئەوەی کێوە ئاگادارم بتابەتی ڕێکەوتنی پێکێنانی حکوومەت کێشەکە لەسەر چیە لە نێوان هەردوو لە زانی چیە؟ ئەم کێشەی ئێستانیە. بەڵێ ئەمە یەک. دووهەم ینی کاڵم هی ئێستانی من زۆر جار لە ڕاگەیانەکانەوە وتووە ئەمە عیلاقەی بە شتێکی زیاتر لە 50 ساڵەوە هەیە. بەڵام ئەگەر نزیشی کەینەوە لە دوای ڕوودانەکانی 16 ئۆکتۆبرەوە ساردی کەوتە بینی ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان. اینجا تۆ لە دوای ئەوەوە و چارەسەر و یا بڵێن عیلاجێکی ئەو کێشەیە نەکرد بێ، وەکوێ تۆ شانی بێ بڵێن شانی ئیلتیهابێ بێت و نیازە هەبێ عملیاتێکی گورچی لەش بکەی، عملیاتی گورچی لەو کردی بێت و نیازە هەبێ قەستەرەیەکیش بکەی، یعنی تۆ بە یەک بە یەک. ئێمە نەهاتین مەسئلەی 16 ئۆکتۆبر ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان دابنیشین هەرچی گلەیمان هەیە لێکتری بیکەین، حەلی بکەین
اینجا بچینە ناو حکوومەتێکەوە بەیەکەوە ئێمە ئەو مەسلەیە وەکو شتێکی هەل نەکرا و سەرقاپەکەیمان نایەوە باشە بەس تۆ سەرقاپەکەی ناوەتەوە بەس مشکلەکە لە شوێنی خۆیەتی بۆیە ئەمە نەتیجەی ئەوەیە باشە بەس مادام ڕێکەوتنەکە ساڵێک و 4 مانگە حکوومەت پێکاتوە ڕاست ئەی ئەگەر کێشەکە چارەسەر نەکەن چۆن حکوومەتەکە ئەو مصیبەتە. بۆ چوونی بەڕێزت پێکات یعنی ئێستا کابینەکە کابینێکی ناسەقامگیر نییە بەڵێ من تەسەورێک مەگەر لە بەڕێز سەرۆکی حکوومەتی پرسی هەر هەمان شتێ پێڵێ طبعا ناسەقامگیرە لەبەرەوەی مەسەلا تۆ زەحمە ئەزانی چۆنە باش پێ بڵێم ئەمە بەس عیلاقی بەم کابینێشەوە نییە باش یعنی تۆ سیرکە لە کابینەی پێشوە خۆ مەسەلەن هێشتا 16 ئۆکتۆبر ڕووی نیا بوو ئەوڵ کە دروست بوو کابینەکە سەرڕێ ئەو هەموو تەنسیقەی کە بۆ نمونە کەسێکی وەکو برای بەڕێزم کاک عەبدولستار مەجید لە کۆمەڵی ئیسلامی کە بەڕێی من یەکێک بۆ لە باشترین وەزیرەکان وەزیری کشتتوکاڵ بە درێژایی تاریخی کابینەکان لە 1 تا 8 ئەو ئیشی خۆیە کرد بەڵام برادری کۆمەڵی شەبوو لەگەڵ ئێمە لە پەرلەمانیان ڕەبی عەمر درێژ بێت یعنی شەو ڕۆژ نەسبی کرد بۆ سەر یا ئێمە یا جێتی نیشتیمانی کوردستان بەس ڕەنگە بڵێن کاری پەرلەمانی و حکوومەت جیاوازی نییە ئەوە ڕاستە بەڵام ئەوە ڕاستە دەرەوە ژیاوی ئەوە ڕاستە بەڵام ئینگلیز دەڵێ there is a limit حدود هەیە بۆ ئەوە یعنی خۆ تۆ منیش ئەندامی پەرلەمان بووم لەسەر لیستی پارتی ڕخنم گرتووە لە پرۆژە قانونێک حیزبەکەی خۆم هێناوێتی ناو پەرلەمان ئەمە من لەگەڵتم بەڵام ئەڵێم نابێت تۆ بە بەردەوام ئەمە ئوسلوب و ئەتواری سیاسی و بێ یعنی لەناو حکوومەت تا بەیەکەوە بی لە دەرەوە ئەم ئەندامی سەرکردایەتی من بەخۆش ماڵێم یعنی بە پارتی ژەڵێم ئەم ئەندامی سەرکردایەتی بچێت تەسریحێکی نامەسئولانە بە ئەو ئەندامی سەرکردایەتی یەکێتی بچێ ئەمە بکە ئەم جوابی ئەو باتەوە ئەم جوابی ئەو باتەوە ئەمە وا نەژیان ئەکرێنە سیاسەت دەکرێنێت پێ دوای ئێستا خەرەلەکە لە یەکێتیان لە پارتی پێ دوای ئێستا هەندێک پەرلەمانتاری یەکێتی و سەرکردەی یەکێتی ئەوە مامەڵ دەکەن وەکو ئۆپۆزیسیۆن بە بۆچوونی بەڕێزت من پێم وایە هەندێک لە برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەوری ئۆپۆزیسیۆنە بینە بەڵێ چ لە دەرەوەیە یعنی لە هین لە ئەندامی سەرکردایەتی و مەکتب یعنی هەتا مەکتەبی سیاسیان بۆ چ لە ناو پەرلەمانیشە ئەجینا وەزیرەکان وانین یعنی جۆ لە ئەدای وەزیرەکان بگرە جۆ لە قسەکانی کاقوبات بگرە هەست ناکەی کە ئەمە ئینسانێکی ئۆپۆزیسیۆنە یا لە دەروی حکوومەتە مەسئولانە قساکە باشە بەس وەکو ناسەقامگیریانی لە کابینەکانی پێشتر ئەوە نەبوو بۆ نمونە تیمی وەزاری پارتی یەکێتی لە ناو حکوومەت وەڵام یەکتر بدەنەوە ئەمە دیاردێکی تازەیە بۆ نمونەوە دەبین لە ساڵیاتی ڕفراندۆم وەڵام یەکتریاندایەوە لە 16 ئۆکتۆبەر بە هەمان شێوە ینی هەر لە ناو حکوومەتە وەڵامی یەکتر بۆنم لە سەرپرسی ئەنجومەنی ئاسایش دووبارە کە ڕاگەنداوێکی بڵاو کردەوە یەکێتی ڕاگەنداوێکی بڵاو کردەوە ئەوەی ڕەت کردەوە یعنی ئەم لە ناسەقامگیری زیاتر نییە لە کابینەکانی پێشووتر بەڵێ ڕاستە ئەمە معنای ئەوە نییە کە لە پێشتر نەبووە لە پێشتر هەبووە یعنی ئێمە تەجروبەمان هەیە لەگەڵ گۆڕان لەگەڵ یەکێتی لەگەڵ یەکگرتوو لەگەڵ کۆمەڵ یەکێک کەمتر یەکێ زیاتر هەندێک جار خۆمان مەسەلا هەنێ ڕێخنەمان کردووە لە هاوپەیمانەکانی خۆمان کاک نەبوو بیکەین لەبەرەوەی تۆ بە یەک حکوومەتی پێکهێناوە ئەگەر ئەم حیزبە جەیمتمانە نییە بۆچی ئێمە چوین حکوومەتمان لەگەڵ پێکهێناوە بەڵام ئەمە فعلەن ئەمە بە کورتی بڵێم ئەو ملاحەزەی جەناب زۆر ڕاستە لەم کابینین و هەمە لە جاران زیاتر ڕەنگیاوەتەوە تونگترە تۆخترە ڕاستە بەس هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی بە بۆچوونی من بە دەرەجەی 16 ئۆکتۆبرە 16 ئۆکتۆبر بەڵێ ڕەنگە هەندێک خەڵک بڵێن پەیوەندی بە هاتنە پێشەوەی دوو کارکتەر هەیە وەکو مەسرۆ بارزانی وەکو لاو شێخ جەنگی هیچ پەیوەندێکی بەوە دوو کارکتەری سەربازی یەکیان لە ناو حکوومەت هاتووە پێشەوەیکیان لە ناو یەکێتیە هیچ ئەمە ڕنگدانەوەی نییە ئەم ململانەیە بە بۆچوونی بەڕێزە نا بۆ خۆی ئەزانین چۆنە لە زۆر وڵاتی عالم بڵین کەسی یەکەم یا دووهەمی مخابرات یعنی بڵین دەستگای هەواڵگری بۆ بە سەرۆک کۆمار بۆ وەزیری خارجیە بۆ سەرۆک وەزیران بۆ سەرۆکی پەرلەمان ئەو مشکلە نییە مشکلەکە ئەوەیە ئەگەر 16 ئۆکتۆبر ڕووی نایە باش ئەو وەزعی ئێستا لە بینی یعنی من خەڵک واڵێ چکۆ خۆ من خۆم نمبیستۆ لە کاک مەسرور ئەوە بە لەفزیا بێتە دەرەوە یا جۆم لێبوو بێ لە کاک لاهوری شێخ زەنگی شتی وا بڵێ بەڵام ینی خەڵک هەستی پێکە ئەگەر 16 ئۆکتۆبر ڕووی نایە ئەم هەستیاریە لەم قەزیا دروست نابوو دروست نابوو
باشە بەس هۆکارەکەی چی ئێستا 3 ساڵ تێپەڕێ بەسەر ئەو ڕووداوەش تاکو ئێستاش ئەم کێشەی یەکلا نەکرایەوە یاخود بڵین ئێستا لەسەر ئاسی حکوومەتیش یاخود لەسەر ئاسی کێتی و پارتی ئێستا باز لەوەکێک کە بۆنمونەوەکو چۆن لە ناوی کێتی دابەشبوون هەیە لە ناو پارتیش دابەشبوون هەیە یعنی ئەوانەی کە دژی یەکن زۆر دوو دابەشبوونی مەسەرەن کە نەرم و بڵین تونت بەڵامەوەی کە نەبن بێکەوە کۆ دەبنەوە بەڵامەوەی کە توندەکان بێکەوە کۆ نابنەوە زانی با من ئیجازەم بە ئەو قسەیە تۆزێ بە نەوەشتر بیکەم لە ناو پارتیە دووجەمسەری نییە وحدەتی کەلیمە هەیە بەڵام بۆچوونی جیاواز ئەمە زۆر تەبیعیە تۆ سەری کۆماری ئیسلامی ئێرانکە باش وحدەتی کەلیمە هەیە بەڵام هەمویان شیعن هەمویان بڕیان بە ویلایەتی فیقه یەک خوا و یەک پێغەمبەر و یەک قورئان هەیە بەڵام ئوسلوبی بیرکردنەوەیان دوو گروپن کە جیاوازە لە یەکتری ئەمە هیچیان ناکا بە ئینسانێکی باشی ئەم کا بە خراپ بەڵام جیاوازە باش بەس نیسمان بەرزانی نەرمتر نییە وڵانە ناو پارتی لاوانەی ئوسلوبی جیاوازە ئوسلوب ئەوەیە من بڕوان ناکەم ینی من کاک نێچیروان لە نزیکە و ئیشم لەگەڵا کردووە نازانم مەبەستی تۆ نەرمی چییە ئەگەر مەبەستە ئەوەیە ئینسانێکی دیپلۆماتکارە بەڵێ ڕاستە بەڵام نەرمی بەو معنایی تۆ سواری سەری من بی من قسە نەکەم شتیوانیە من لە جاتی ئەوە من لە جاتی کاک نێچیروان ئەڵێم کاک نێچیروان لەو تیپانە نییە یەکێک بێت تەعدای لێ بکات ڕێزی لێ نەگرێت حسابی بۆ نەکە ئەم بڵێ قەچێکە لەبەری وەزعەکە تێک نەچێت باز ئێستا و مەسەرەن نەرمتر مامەڵی نەکردووە لەگەڵ یەکێتی لە کاتی ڕیفراندۆم بەڵێ ینی ئەو نەرمتر مامەڵی نەکردووە پێگەکەی ئەو سەرۆکی هەرێم ئێستا ئەنجە کاک نێچیروان لەوانەیە بێکێ لە سیفەتە جوانەکانی ئەوە بێ کە لە مهمەی خۆی باشتێکە کاک نێچیروان بەرزانی ئێستا سەرۆکی هەرێمی کوردستانە ئەبێ بێلایەنی بنوێنێ لە نێوان نزیککردنەوەی پارتی وێشێتی نابێ خۆی بە پارتی بزانێ وا بزانم برادرانی کابینەکانی پێشوو شایەتی ئەوایەن ئەو کاتەی ئەو سەرۆکی حکوومەت بوو هەست ناکرد کە منێنەری پارتیە ئێجا بێ وابێ بۆیە پێت ئەڵێم بۆیە نمونونەکەی کاک هینم بۆ هێنایەوە عەبدولستار مەجید باش ئەم پیاوە وەزیر بوو لە ناو کابینەکەیە باش هەندێک جار بەریەکەوتنی تون ئەبوو لە بینی ئەندام پەرلەمانەکانی ئێمە و ئەو برادرانی کۆمەڵە بەڵام ئەو بەڕێزە لەبەری ئینسانێکی پرۆفیشناڵ بوو ناهات هینە بچێتە بواری حیزبایەتی و دیفاع لە هەڤاڵ و هاوڕێکانی خۆی بکە باش مهمەکەی لە مهمەی خۆی حاڵی بوو من وەزیری کشتتوکاڵم باش هینی هەموو هەرێمی کوردستان نەکی کۆمەڵی ئیسلامی باشە بەس سەبارەت بەوەی کە قسرە سەرەوە دەکرێت ئایا تاکو ئێستاش بڵین پارتی مامەڵە لەگەڵ سەرکردایەتی نوێی یەکێتی ناکات ئەی کاک بافڵ تاڵبانی سەرکردایەتی نوێی یەکێتی نییە کاک ئەی ئەمڕۆ نەچووە بۆ ئەوێ ئێجا قەچێکە خۆی خۆرە بێم وێ حەزر بێ یعنی هەر بێسێ بەسێ تەلاق خۆین پێ دوایانی هیچ کێشەیەک نییە ئێستا کێشە هەیە ینی لە مامەڵەکردنەمە بەسمەکو مامەڵەکردنەکە مامەڵەکردن لەگەڵ سەرکردایەتی نوێی یەکێتی نەک وەکو کێشەکانی تر ئەجا قەچێکە ئێستا بۆ نمونە بڵین حیزبێکی سیاسی ئەگەر چێتی نیشتیمانی کوردستان بڵێ ئێمە بە مەرجێگەینە کۆبوونەوە نابێ ئاری هەرسێنی تیاابێ ئێبڕێی من حیزبەکەی منە بێ و تەسەیە با بڵە قەچێکە باشبوونی بینی ئێمە و یەشێتی مهمترە لەوەی ئاری هەرسین لە کۆبوونەوەکە بیانە بێ بەڕێی من برادرانی یەشێتی نیشتیمانی کوردستانیش لەوە تێگەن بۆی ئەمڕۆ کۆبوونەوەی ڕوویا لە هەولێر باخر دەکرێت لە ڕووی ئەتەکێتی سیاسی و من بۆ ناگرێت بەرامبەر بڵێ با فلان کەس نێت بۆ فلان کەس بێت وەسمەر لایەنێک بێت ئەمە پرۆتۆکۆڵیە بۆ ناکرێ بۆ ناکرێ شتیوا دەکرێت بەڵێ لەسەر ئاستی عالەمیە ئەکرێ و زۆر باش یعنی من نمونەیەکە پێڵم لە سەردەمی کلینتن بوو کە چوو بۆ ڤێتنام یا ئۆباما بوو یەکێک لە ڕێکەوتنی پرۆتۆکۆلی نێوان ئەم دوو وڵاتەوە بوو کە هیچ جەنەڕاڵێک هیچ ئەفسەرێک کە بەشداری شەڕی ڤێتنامی کردووە نابێت لە ئۆفتەکەیا بێ من ئەمە لە هینی کاریکاتێرا خوێنمەوە تا من بە هۆڵەندی ئێوە ئەوان قوبوڵیان کرد لەبەرۆ چییە یعنی بە ئافسەرێکی تیانای بێ موهیمە بینی ڤێتنام و ئەمریکا باش بێ باشە بەس وەکو ڤیتۆ پێ دوای ئێستا پارتی دموکراتی کوردستان ڤیتۆی لەسەریت
سەرکردەیەکی کێتی نییە ئەزانی خۆی مە براگەورەی شێتی نیشتیمانی کوردستان نین هەستین هینە ڤیتۆ بود ڤیدیۆ نەبوو ئەوان بۆ هیچ حزبێکی سیاسی دابنێ باش ئەی بۆ منە بۆ پێکێنانی حکومەت خەڵک هەیە مەسەرەن لەم کابینەیە پۆستی پێدراوە بەڵام لەبەرەوەی کە بۆ نمە سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکانی دەرەوە هێرم خەڵکی کەرکووکە و دەڵێن ڤیدیۆیان لەسەرەیە و پۆستەکەی پێنادەن ناوانە من خۆیم بینیوە لەسەر تەلەڤیزیۆن قسەی کردووە ناڵێ پێ وانە ناو ڕاز نییە تۆم بەس کا خالی شوانیە نا خاڵی شوانی ڕەوند مەلا مەحموود باش ڕاز نییەوە ڕاز نییە ئەو پەیوەند تۆ بەم ڕۆژگارە ئەگەر بچی وەلو هینە بەناشکرینە بە جەریدە نەماوە ئەگەر سەری تەلەڤیزیۆن و جۆ لە ڕادیۆ بگریت و سایتە خەبەرەکان بخوێنیتەوە بەم ڕۆژگارە خوێنیتەوە گۆڕان و یەکێتی و پارتی و فلان و فیسار و دیسانە و پۆستی تازە تەوزیع کرا یعنی پۆست ماوە هێشتا پاشەکەوتە لە پاکێجەکەیە وردە وردە لەبەرەوە تەوزیع کرێ ئەوژە چێکە لەوانە جاقی چێکە پێ دوایە ئەویش هەر پاشەکەوتە پەیوەندی بە ڤیتۆنی هیچ من بڕان ناکەم پەیوەندی بە ڤیتۆوە بێت خرە زانیاری هەر شیکردنەوەی خۆ وەڵڵاهی ئەگەر یعنی من لە هینی حیزبی خۆمان جۆم لێ نەبووە قسانە ڕاستی باش ئەی سەبارەت بە لامەرکەزیەت ئەمڕۆژ باز لەوە کراوە کە باسی لامەرکەزیت کراوە لە چوارچەوەی کارنامەی کابینەی نۆیەم پێ دوای هەردوو لە سەرەوە ڕێک دەکەون ئێستا یەکێتی بڵین داوای لامەرکەزەتی ئیداری و دارایی دەکات بەڵام لە کارنامەکەی کابینی نۆیەمە دەڵێ کار دەکەین بۆ جێبەجێکردنی لامەرکەزەتی ئیداری پێ دوای پارتی دموکراتی کوردستان بەوە ڕازی بێت ئەنی هەردووکیە بێ ئیداری و داراییەکەش من تەسەورەکەم ئێمەوەی چێتی بۆ مەسەلەی لامەرکەزی وەکو یەک بیرەکەینەوە بەڵام سوی تەفاهم لێکوا هەیە نابێ لامەرکەزیەت معنای ئەوە بێ کە بڕیارێکە لە هەولێر دەرەچێت لە شوێنی تر جێبەجێ نەکرێ شوێنی تر بەسم بە سلێمانی نییە بەسم دۆکیشە بەسم هەڵەبجەشە یعنی ئەبێت ئەو لامەرکەزیەت بڵین قانونمەندی خۆی هەیە ئەبێ لەو چوارچێوە بێ کە تعریف کراوە ئەو چوارچێوەی شوێیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە کە کۆیانە کاتەوە ئەم ئۆرگانە گەورەکەیە سەب ئۆرگان هەیە یعنی ئۆرگانی بچووکتر لەناو ئەوەیە ئەمان چین ئەمانە یەکەی ئیداری ئۆتۆنۆمن ئەوەیە کە پێڵن لامەرکەزی ئێمە بڕامان پێێتی وەکو شێتی نیشتیمانی کوردستان بەڵام نابێ ئینسانە و ئینتیباع وەرگرێ خەڵک بڵێن خەویتری بۆ ئەم لامەرکەزیە بینی بێ ئەوەی کە حسابێ بۆ مەرکەز نەکە ئەوە نابێ پێ دوای خەوەکەیەکی تێر وایە ئەگەر خەوەکەیەکێتی وابێ باشتر ئەوەیە مجاملەمان نەکا بڵێ کاکە وەرن با بکەین بە دوو هەرێم پارتی پێ دوای ئامادەیە بۆ دوو هەرێم پارتی ئامادە نییە بۆ دوو هەرێم بەس بەڕێی من ڕێی شخصی خۆم هەرچەند بەدڵنیایەوە پێ دەڵم کە سەرکردایەتی حیزب سەرۆک بەرزانی مەکتەبی سیاسی یەک کەس لەگەڵم قسەی من نییە بەڵام ڕێی شخصیمە بەڕێی من گوناحە تۆ میلەتێک لە ناو ڕاستابی هەڵیتەوە یعنی ئەمیانە ناویانە یعنی چی یعنی ئێستا بۆ ڕوونەکەم بەسم چیە نا ئەوەیە تۆ یەک حکوومەتی یەکگرتووی هۆمۆجینی یونیفۆرمبی مشتبی نا ئەوەیە دوو هەرێمی جیاواز بیت و دوو پەرلەمان و دوو حکوومەت و دوو جێژبی بە خەڵک ئەڵێ ئێمە دژی دوو ئیدارەین بەس بەکردەوە دوو ئیداریت ئەمە حاڵەتێکی نەفسی ناخۆش لای خەڵک لای حیزب ئۆپۆزیسیۆنەکان لای خۆمان هەنێ جار ئەمە دروستەکە کەمە خۆش نییە بۆیە یعنی من ناڵێم دوو هەرێمی باشە بەس ئەڵێم حەقە ئێمە خۆمان ساخێنەوە ڕۆژێ لە ڕۆژان ئەبێ خۆمان ساکەین ئێمە چین ئێمە کامیانین یەک ئیدارەین دوو هەرێمین چیە مەسەلە باش بەس یعنی ئێستا تا ئێستا هەردوو ئیدارەیە دوو ئیدارەی نییە کە دەڵێ لە ناوەڕاستی ئەزانی کەی دوو ئیداری نییە ئەو کاتەی کە فەرمانبەرێکی کارمەندێکی ئاسایشی سلێمانی لەژێر دەسەڵاتی بەرپرسی دەستگای ئاسایشی گشتی هەرێمی کوردستان نابێ ئەمە یەک دوو ئەو کاتەی کە دەستگای پاراستن و دەستگای زانیاری هەردووشیان بە یەکسانی لەژێر دەسەڵاتی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان نابن ئەو کاتە هەر کاتێ یەکەی هەفتا و هەشتا بوون بە یەک ئەمە سترەکتوری لیواکانی هەرێمی کوردستان
بڵێن ئامر لیواکە پارتیە جێگرەکەی یەکێتیە یا ئامر فەوزەکە یەکێتیە جێگرەکەی پارتی ئەم کەڵتورە ناشرینە نەمێنێ زائید مەسەلەی مالی کە ئەمانە ڕوویە ئەو کاتەی مێشین بەڵام هەتا ئەمە ڕوونەیە هەر کەسێک بڵێ ئێمە یەک ئیدارەین یعنی یافی ئەڵڵە خۆیەک هەیە لە خەڵک باشە بەس لەم حاڵەتی ئێستا دوو ئیدارەکەت پێ باشترە بە ڕێزۆک و ڕێی شخصی خۆت بەڕێی من چوونی خۆت ئەگەر بێت و نەتوانین ببین بە یەک باش ئەو شتانی کە منوتم هێزی پێشمەرگە و ئاسایش و مخابرات و ئێپارە و ئەمانە ئەگەر ئەمەمان پێ ناکرێ مستحیلاتە ئەمە بەڕێی من دوو هەرێمی زۆر سەلامەترە خەڵکیش استراحەتەکە و خۆشمەنی استراحەتەکەی بۆچی دوو هەرێمی باشترە ئەگەر ئەوان ئەو بڵین 28 ساڵە نەکراوە یاخ بڵێن لە 2005ەوە کە یەکمان بەناوی یەگرتنەوە هەبووە نەکراوە لە 2005ەوە یەکمان نەگرتوتەوە ئەی چی بۆ حکوومەتە یەگرتووی کە ئەمە بۆیە ئەڵێم فارس کەلیمەیەشی هەیە نەزانم تۆ فارسی زانیە فارسی نازانم فارس ئەڵێ این یه چیز ئەزمان دەڕۆڤردیە یعنی ئەوەیە تۆ دەستکەی بە ژیرفان تا لە خۆ تۆشتی بینیتە دەرەوە ئەم فۆرمە لە حکوومەت لە هیچ شوێنێکی دنیا نییە یعنی سا حکوومەتی فیدرالی هەیە لە بلجیکا هەیە لە ئوسترالیا هەیە لە کەنەدا مەسەلا ئەلەم بابەتانە هەیە بەڵام وەکو ئێمە نییە یعنی تۆ نە یەک بی نە دوو بی ئەیچیت نە یەک حکوومەت بی نە دوو هەرێم بی ئێمە هیچیان نین بۆ معلومات پێ دوای و بارگرانی بۆ وەفدە بیانەکانی دروست کردووە کە دێنە هەرێم بۆ ئەوان ناچکۆ ئەوان سەریان بە قەزەی کوردەوە نەهێشێ ناوەکەوەی کە بۆ نمونە سەردانی پارتی بێ بکەن سەردانی یەکێتی بکەن ئەی بەڕێز ئەی نابینی هەموو جارێڵێن بۆ نمونە وەزیری بەرگری یا سەفیری نازانم ئەمریکا سێری ئەخبارەکە بکە ئەمڕۆ لەگەڵ سەرۆکی هەرێم کۆبەوە 4 ساعتی تربی خوێنڕڵێ ئەمڕۆ لە سلەیمانی لەگەڵ بەڕێز باڵ تاڵبانی کۆبەوە بۆ چ پێویست دەکە ئەگەر تۆ حکوومەتە هەبێ سەفیرێک بۆچی جارێ لە هەولێر بێت و جارێ لە سلەیمانی مانای ئەوانیش زان نۆز ئێمە چییە باش بە زوو کردوتت وەکو ئێسایەتی داوای لا مرکزێتی دارایی دەکە ئەو داراییە وتت داراییش ئێستا جیاوازە چونکە ئێستا مەسەلەن ئەوان دەڵێن لا مرکزی ئیداری و دارایی لە سنووری سلێمانی هەندێکیان دەڵێن بۆ سلێمانی پەراوێز خراوە ئاخر بایەکشت پێ ئەمان ئیزانم زانیاریە لە 2005ەوە کە کابینەی پێنجەم دروست کراوە کە بڵێن کابینەیە گرتو هەتا ئەم لەحزەیە کە من و جەناب دانیشین ئەو میزانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی دابەژەکرێت بە ڕێژەیەک بۆ هەولێر و دۆک بە ڕێژەیە بۆ سلێمانی ئەگەر لە سلەیمانی ئیش بەو میزانیە نەکراوە و خزمەت گوزاری پێ نەکراوە ئەو عیلاقی بەسەرێمەوە نییە بە هیچ جۆرە عیلاقی بەسەر پارتیەوە نییە هەر وەکو چۆن ئەگەر ئەو پرۆژانەی کە ئەبێ لە هەولێر و دۆک جێبەجێ بکرانە جێبەجێ نەکرابن خەتای یەکێتی نیشتیمانی کوردستان نییە خەتای پارتیە باکسیشەوە یعنی پێ دوای پارەکە هاتووە بە تاکید هاتووە بەڵام دەڵێن سەبن و پارەی پرۆژەکان ئەوەندەی کە بۆ هەولێر سرف دەکرێت لە پارەی نازام نەوت و پارەپێدانەوە ئەوەندە بۆ سلێمان ڕاست نییە پێ دوای ڕاست نییە هیچی ڕاست نییە هەر شتێک لێرە هەبێ کە بۆ نمونە سلێمانی سەڵمەترینە تاکو ئێستا شوێنەکانی ترەبێ پەیوەندی بە خودی یەکێتی نیشتیمانی هەیە بەڵێ بەڕێی من عیلاقی بەشێتی نیشتیمانی کوردستانی شوێ چۆنیش عیلاقی بەسەریشێتی بۆی نەبێ بە ئیجحاف بڵێن بەرامبەر یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر یا لەو دیو دێگەڵە ناوەندی بڕیار هەیە جێگیرە دەردی فارز ئەڵێ متەزەبزیب نییە ئەنی میزاجی نییە هەر سەعاتە و دەقەیەک لەسەر ڕێ بێ لەم دیو دێگەڵە وانە لەم دیو دێگەڵە لەو کاتەوەی کە بڕێز جەنابی مام جەلال خوایلی خۆش بێ کە بوو بەسەرۆ کۆمار وردە قۆناغ بە قۆناغ لەم منتیقەیە فرەچۆخایی لە ناوێشێتی نیشتیمانی کوردستانە دروست بوو ئەو فرەچۆخاییەکە ڕێگە نادا خزمەتی ئەم منتیقەیە بکرێ هەتا ئەو فرەچۆخاییەشە بێ وەزعی ئەم منتیقەیە هەر بەم شێوەیە ئامێنێتەوە بەڵام لەو دیوانیە بەڵام لەو دیوش دەڵێن بۆ هەر دوو ینی دوو ئاراستە دوو بڕیاری جیاواز هەیە ئەگەر ئەمە ڕاست بێ بەس سەیری تونێلەکەی زاخۆ و ئەم تونێلە ئەخیر ئەمەی مەسیف بکە ئەو جادەوبانی کە کراوە ئەو مەشروعی هی مەکتەب و خەستەخانە ئۆمانی کە کراوە
من وتم بۆچوونی جیاواز بەڕووی سیاسی ئێستا ئەگەر نانە با من لە دەوڵەکە بم باشە ئەگەر مەبەستێ لە دوو جەمسەری ئۆمانە مەبەستی کاک مەسرور و کاک نێچیروان بێ بەڵێ کاک مەسرور و کاک نێچیروان مێتۆدی سیاسیان لە یەکتری جیاوازە یعنی ئوسلوبی سیاسەتکردیان لە یەکتریان جیاوازە بەڵام شب چنان با روز اندر اعتناق مختلف در صورت اما اتفاق ئەڵێ شەو ڕۆژ ئەو مەلویی ئەڵێ مەولا جەلالدین ڕۆمی ئەڵێ شەو ڕۆژ ڕاستە شکڵیان لە یەکتری جیاوازە ئەمیان ڕووناکێک هین ئەویان تاریکە بەڵام گرنگترین شت ئەوەیە کە ئەمان تەکمیلەی یەکترین لە بەرەبەیانەوە شەو مهمەکەی خۆیان بە ڕۆژ لە دەمۆ ئێوارەوە لە بانگی مەغریبەوە یەکسەر تەسلیمی چەبی ئەکاتەوە ئەمە تەکمیلی یەکتریەکەن بۆ جیاوازن بەڵام تەکمیلی یەکتریەکە بەڵام ینی وزانێنە دروست نیە کە بۆ نەدەڵن لە پرسی بۆنەوە پێکهێنانی حکوومەت سەرۆکێری مەموو لایەنەکانی کۆکردەوەتیان فەرمون بە باوبەشی بەشداری بکەن بەڵام دواتر مەسەرەن ئەم بڕیارە نەچۆ سەر مەبەست چییە لە هەموو لایەنەکان بۆم لە یەکێتی و پارتی گۆڕان لایەنەکانی تر بێ کۆپستنە پێکهێنانی حکوومەت یعنی تا باوبەشیش بەشدار بن پشکەکان کەچی دوایی کار بەم بڕیارە نەکرا لایەنێکی پارتیە بۆنم ئێوەنێ گۆڕانیتیای ئەوەیەتی بۆ عێراقی ئەڵێن بۆ حکوومەتی عێراقی ناناوانە ئەزانی چۆنە باش پێ بڵێم ئەو وەختەی کە نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش بوو بە هیچ جۆرە ڕێگەی بەخۆی نایە تەداخلی شوکاری حکوومەت بکە ئێستا شتەکە بەعکسەوە هاتووەوە ئێستا ئەم پیاوە ئەنیەوە ڕازنی کە دەڵێن زۆربەی بەرپرسەکانی سەر بەکە نێچیر دوورخراونەتەوە لە حکوومەت پراوێز کرابن نا بۆ وایە خۆ یعنی نازام ئەگەر مەبەستی ئەوەی کە سەر بە کاک مەسرور بن یا سەر بە کاک نێچیروان مەبەستی مەجموعەیە بن کە باکگراوندی هی ئاژانسی پاراستنیان هەبوو بێت لەو پێش و دوایی ببوون بە وەزیر یا مدیر عام یا نازام چێمانە یخۆ لە زمانی کاک نێچیروانیشە ئەو خەڵکانی تیا بوو زۆر باشە بە سەبارەت بە لامەرکزیەتەکە ئێستا پرۆژێکی شەیە سەبارەت بەوەی هەر سلێمانی بکرێ بە هەرێمێک لەگەڵ پارێزگای هەڵەبجە ئەی بۆ چونت لەبارەیەمەوە چی بوو پێدوایەکێتی وەکو کارتێکی فشار ئەمە بەکاردێنە چەندەم پرۆژێ لەلایەن کۆمەڵی خەڵکی دەرەوە یەکێتی بە حیساب ئامادە کراوە ینی ببێتە هەرێمێ وەکو هەرێمی کوردستان لە چوارچێوە عێراق بۆ چونت چی بوو لەبارەیە واللهی من وابزانم 5 ساڵ لەوە پێش بووتم ئینسان کە دوو برا بوو لە ماڵێکە ئەگەر هەڵی نەکرد بە یەکەو لە ماڵەکە با دراوسێ بێ ئەمە نابێ یعنی ئەم خۆمان دووکردن ئەزانی چۆنا ئەزانی کاک حکومەت این مشکلەکە لە کوێیە ئەم ئوسلوبی حکومڕانی کە ئێستا ئێمە خەریکی وەکوێ بە دەوری بازنەیەکە بخولێنەوە بازنەیەک 360 دەرەجەیە 1 ملیۆن ساڵ بخولێرەوە هەموو جارەیەتەوە ئەو شوێنی کە دەست پێ کردو ئەبێ ئێمە چارەسەرێکی یعنی عیلاجی ئەم چەق بەستوی سیاسیە بکەین لێرە لە هەرێمی کوردستان چونکە ئەمە بەرەو هیچ کۆیەکمان نابا هۆکار بام نێکشت پێ بڵێم دووشت هۆکارە بۆ ئەوەی کە سیاسەتی ئێمە ئەبەم نەوعەبێت ئۆپۆزیسیۆنەکەمان ئۆپۆزیسیۆنێکی سەرکەوتوو نەبێت هەروەها بێتەوە پەرلەمانەکەمان پەرلەمانێکی سەرکەوتوو نەبێت دیموکراسیەکە فاشیل بێت گەندەڵی زۆر بێ دوو هۆکاری سەرەکی هەیە یەکەم نەبوونی دەوڵەتە دەبی تۆ دەوڵەت نیت شتێکی زۆر جیاوازی لەم عالەمەی تر لەسەرم کوڕی عەرزە دوو ئەم وەزعەی کەوتم نە لە دوو هەرێمیە چێت نەیەک هەرێمیشە ئەمە حاڵەتێکی سایکۆلۆژی ناخۆشی دروست کردووە کە یعنی تۆ نازانی چیت بەم ڕۆژگارە بیرەکەیتەوە هەمومان باسیەوەکەن یەکەی هەفتاوەشتا یەک بگرێتەوە من 4 ساڵ سەرۆکی لیژنەی پێشمەرگە بووم لە پەرلەمانی کوردستان یعنی پێشمەرگەی و شەهیدانیش مامۆستا هەورامان کە ڕفیقێکی زۆر خۆشەویستمە ئەو لەگەڵ ما بۆ توانی لێی پرسی کە ئێمە چەند هەوڵمان ناوە یعنی بەخاڵ نووسیمانەتەوە لەگەڵ بەڕێز وەزیری پێشمەرگە لەگەڵ ئامرە لیواکان لەگەڵ ئەمینی عام لەگەڵ هەموویانە قسەمان کردووە لەسەر مەسەلەی یەکگرتنەوەی یەکەی 78 یەک ناگرێتەوە یەک ناگرێتەوە یعنی ئەمە مسیبەتە ینی بڕاوە تۆ ئاگال لێبوو لە 16 ئۆکتۆبەرە چۆن لیواکانی هی وەزارەتی پێشمەرگەیەک سەر کرد بوون ئەوانەی سەر بێشێتی نیشتیمانی کورد بوون ژمارەیەکی کەمی لێ دەرچێ ئەوانەی سەر بێشێتی نیشتیمانی کوردستان بوون موقفێکی تریان وەرگرت ئێوە خەتەرە بەشکم شەڕێکی گەورە توش بسبێنێ
ئەی دوای چیەکە ئێستا تۆ دەست شۆردووە لە یەکگرتنەوەی هەردوو هەفتەوەشتا بەم عقلیەتی هەتا ئێستا کە لەگەڵ جەنابتا دانیشتوم ئەگەر ئێمە هەمومان ناڵێم من بەسم لە تالیقانی یەخوانە خواستە لێ کەس بەڵام ئەگەر بەم عقلیەتی هەتا ئەم لەحزەی من لەگەڵ تۆی قساکەم لەسەرم عقلێتە بمێنینەوە وەڵاهی شتێکم ئەگەر خوا خۆی معجزەیەک بکات و شتێ بکە ئەژینا مستحیل سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەڕێم وەڵا سەرچاو بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکاستەیەکە تۆیۆتۆمی و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیاڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC37 ئارامی و دڵنیایی ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو بە خۆپارێزیەوە لەگەڵ کتێب هاوڕێ دەبین لەژێر چاودێری پارێزگاری سلێمانی و باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی کۆمپانیای ئەتڵەس لاسیل دووەمین خولی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لە هەفتەیادی دامزرانی سلێمانی لە 18 تا 27 یانزەی 2020 ڕێک دەخا بە بەشداری چەندین ناوەند و بڵاوکراوەی نیشتیمانی و عەرەبی و بیانی بە ڕەچاوکردنی ڕێنماییە تەندروستیەکان پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی پێشوازی لە هاوڕێیان و خوێنەرانی کتێب دەکات بە خۆپارێزیەوە لەگەڵ کتێب هاوڕێ دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک یاری سەبارەت بە هەڵۆشانەوەی کابینەکە پێ دوای بگاتە و ڕادەی کە یەکێتی لە کابینەکە بەکشێتەوە ئەگەر نەگەن بە ڕێکەوتن یاخود پارتی بڕیاری خۆی بدات بەوەی کەوکوتت ئەم کێشەیەک لا بکرێتەوە لە ناوەڕاستە ناوەستی سەریکە لە سیاسەتە ئەگەر هەڵوەشانەوەی کابینە حەلێکی ممکن بێت شتێکی باش بەڵام تۆ ئێستا لە ناو کابینەکەیە بەیەکەوەی ئەمە وەزعتە سبەینە بچیتە هەڵبژاردنەوە بەم هایل مۆجودەی هەرێمی کوردستانیش کە ئێمەوەی شێتی نیشتیمانی کوردستان دوو ئەمری واقعین هیچ کەس ناتوانێت هینی بکە هەڵبژاردن چیش بکرێ خۆ لەدا هەرتوشە هەر ئێمەوەی شێتی ببێکەوە یعنی ئێمەوەی شێتی هەر بێت یابین ئەمە واقعە ئەمە بڵێن ئەنتەریەک نییە من فەرزی بکەم خوا نەخواستە بەسەر جەنابتە یا بینەرانی بەڕێز یا خەڵکی کوردستان ئەمە حقیقەتە سیاست بینینی واقعە گۆڕینی واقعە لە خراپەوە بۆ چاک
بۆیە ئەگەر یەکێک پێی وابێ بە هەڵبژاردننی پێشوەخت بە هەڵۆشانەوەی حکوومەت ئەم کێشەیە حەلەکرێت بە هیچ جۆرێوانە 6 مانگی تر ساڵێکی تر ئێستا لە چۆن من و جەنابە یەینەوە دەوری ئەم مێزە باسی عینی مۆزوعەکەینەوە ئەیچی چارەسەر مادەم هەڵۆشانەوە چارەسەر نەبێ نەگەن بەڕێکەوتن چارەسەر ئەوەیە کە 56 ساڵ لەوە پێشە بۆ ئەمان کردایە مڕوونەت جۆ لە یەکتری گرتن یەکتری قوبولکردن ڕێزگرتن لە بۆچوونی یەکتری واسهێنان لە لوودبەرزی واسهێنان لە عەنتەری ئەمە چارەکەیتی چاری تر نییە بەڕاستی باش ئەی سەبارەت بە ئێستا بڵێن کێشێکی تر شات دەبێت مەسەلەی گرژنیان پاکەکە و پارتیە ئەم کێشێش پێ دوایە قوڵتر دەبێت و یاخود ئەوەندەی ئاگداربی هەوڵ هەیە بۆ گفتوگۆ بۆ چارەسەر نەگاتە پێکدادانی تاڵ وەڵاهی بەداخەوە ینی زۆر کەس وەکو جەناب هینە تابانۆڵێن کێشەی بینی هی پەکەکە و پارتی بەڵێ تۆ وای نبینی من وای نبینم لەبەرەوەی بڕۆ سەری تەسریحاتی ئەو کەسانی کە ساحب بڕیار و ساحبی ڕێین لە ناوی شێتی نیشتیمانی کوردستانە بۆ نمونە کاقوبات بۆ نمونە تەسریحاتەکانی سەر کۆماری عێراق هینی کازمی هی مامۆستا سەلاحەدین بەهادین ئەمانە ینی حتى مامۆستا عەلی باپیر هەموو جەخت لەوە ئەکەنەوە سەروەری هەرێمی کوردستان و ڕێزگرتن لەم زروفەی کە ئێمەی تین ڕێزگرتن لەم زروفەت چییە؟ معناوێ کاکە ئێمە خۆمان مەشاکیلمان زۆرە با خەڵکی تر مەشاکیلمان بۆ دروست نەکەن ئەمە پاکێجێکە پێڵەن هەرێمی کوردستان حکوومەتی هەیە پەرلەمانی هەیەمانێ ئەم مشکلانەی کە پەکەکەینێتەوە بەس بۆ پارتی نانێتەوە ئەی باشە من پرسیارێکەکەم ئەو دوو کەسەی کە لەسەر شاخی گۆژە لەسەر و میزاییەوە فڕۆکە بێفڕەوەکەوانی تورکی لێیدا خۆ منتیقی پارتی نییە ینی مەبەست چیە لەوە جەبا عەرزەکەم لە کوونەماسی ئەوەی لە پیکابەکەیان نەدیسان بە ڕۆژی ڕووناک ئەی خۆ منتیقی پارتی نییە ئەی چۆن حکوومەتی تورکی لێرە دەتوانێت عەمەلیات بکە ئەتوانێت لە دووکان لە چی بێت توانێت لێ بە هەلام دوکانی کە هەمووی 50 کیلۆمەتر لێمە دوورە مەبەستم چییە؟ مەبەستم وەیە مەبەستەوەی وەکو چۆن بنکەی تورکی لە ناوچەی پارتیە لێرەشەیە نه من مەبەستم وەیە وەکو چۆن پەکەکە کێشەی بۆ پارتی لەو منتیقەی ئەلەم هینە لەو خەریتەیەکە ئێوە دروستان کردو کە بەشی ئێمەتان کەمتریاوە لەو منتیقەی کە زەردە بڵێن ئەوەی کە تۆ هەڵەواسیوە لە پشتی خۆتەوە وەکو چۆن لەو منتیقەی کە پێڵەن زۆنی زەرد دەوڵەتی تورکی بەم ڕۆژگارە تۆپبارانەکە بۆمبە بارانەکە تیارەی خاتە سەر هەلیکۆپتەری ئاپاچیە نێرێ ئەمانە بەس لەم منتیقەی ژێکا ئەو من دوو نمونەم بۆ جێڕایتەوە ئەمە چێ وای کردووە وجودی هێزەکانی پەکەکەیەکە وای کردووە بۆیە ئەمە مەسەلەی پارتی نییە ئەمە مەسەلەی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەی بۆ نیوزانە ئەو لێکدانەوە دروستین کە ئێستا تورکیا فشاری زۆری لە پارتی کردوی بۆ ئەو شەڕە بکە ئەخە پارتی جاشی تورکیا نییە بۆیە ئەگەر ئەومان کرد دەبین بە جاشی تورکیا بەڵام تۆ سێریکە ئەمە جیایە یعنی تۆ یەشێک بێتە سەرێ زلل لێبە دوای دووچە خۆش لێبە دوای میری دەمانچەش لێ بێنێتەوە تۆ هەڕڵی وڵی من نیکەم ئەمە پەکەکە وای دەکات ئێستا پەکەکە بەم حرەکانی کە یکای چیەکە معقولە من پرسیارەکەم ئەم پەکەکە کاکە برای ئێمە ئەوان کوردنۆکو ئێمە ماڵی ئێمە ماڵی ئەوانە بەڵام چ پیاوێک هەیە لەم سلەیمانیە و واز لە هەموو بادینان بێنە ڕێگە بە براکەی با بێتە ماڵەکەی دابنیشێ حکمی ژن و مناڵەکەشی بکە ئەو بڕیار بە چی بخۆن و چی نەخۆن و لە چۆ دانیشن و لە چۆ دانەنیشن هیچ برایەکەیەوە لە براکەی قوبولکە بابا ئەوە هەموو منتیقەی قەندیلی داگیر کردووە بە هەزاران گوند دەژێتە سەڵاتیاتی خەڵکی باشووری کوردستان بۆ ئەوی بچێ بۆ سیاحەت بۆ منتیقەیەک لە باکووری قەسرێ لە منتیقەی باڵەکایەتی ئەبێ ئیزن لە پەکەکە وەرگێ وەکوێ تۆ لە ماڵەکەی خۆتە مەجبور بی ئیزن لە براکە وەرگری بۆی سەلاجەکە بکەیتەوە ئێشتی وابێ ئێبرای ئێمە سەرسەرم بەس کاکە ئەوە بڵێن ئەوانیش بۆیە بنکەی تورکیا زۆر لە ناو هەرێمە لەبەرەوە هاتوون بۆ هەرێمی کوردستان بڵێن بۆیە ینی لە ناوچەیەک پارێزراوی یاخود بۆ نەمەدەڵ ناگەرێمە لەو ناوچە سونگیان نەبن گروپی دیکەی
چەکداری لەو ناوچەنە سنووریانە پەیدا دەبێت ڕەشە دەبێت بۆ سەر ئاسایشی هەرێم ئەو قسانەش دەکەن خۆیان ئەوان هەموو ئەمە تیوریزیەکردنی کۆمەڵی شتا کە یعنی هیچی نییە بەسەر هیچەوە یعنی مەبەستیانەوەیە ئەگەر ئەوان لێوێ نەبن ئیتر قەندی لەوێ بە تۆرە بۆرە و جەماعەتی قاعیدە و داعشن بۆوێ ئەوە ڕاست نییە ئەوە دوورە لە ڕاستیەوە خۆشبەختانە یەکێتی نیشتیمانی کوردستانیش لەسەر مۆزوعانە و ئێمە بیرەکەنەوە ئەگەر سەیری بەیاننامەکەی ئەم ڕۆبکەی حتممە سەیرە کردووە کە باسی تایبەتی ئەمنی هەرێمی کوردستان سەروەری هەرێمی کوردستانەوەمانە ئەمە بە زمانی پەکەکەی نەکردو نەسەریکە ئەمە زمانی دیپلۆماسیە ئەمە معنای ئەوەیە کە هەر کەسێک هەر لایەنێکی سیاسی بێوێ مەشاکیل بۆ ئێمە دروستکات ئێمە یەکدەنجین بەرامبەری باش بەس زۆرتە دەڵێ بۆ منە بەتابەتی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان شەڕی ناوخۆی حرام کردووە بەڵێ ڕاستە ئێستا و شەڕاگەر بەردەوام بێ لەگەڵ پەکەکە دەکرێ ئاخر شەڕ خۆ ئەگەر شەڕێک اختیاری تۆ بێ ئەمە شتێکی خراپە ئێستا اختیاری پارتی نییە و شەڕا بە هیچ جۆرێ بەڵام کاکە من جایتر پرسیارە لێکەمەوە یانی تۆ ئێستا بۆ نمونە ئەم پەکەکە دیسانەوە چ لە ڕێی بڵێن لوخم تەقانەوە بێ چه اختیاری شخصی بێ یعنی مەسایلی تر بێت مشکیلە بۆ تۆ بنێتەوە هێرش بکاتە سەرێ من تێناکەم یعنی چه کەسێکە هەیە لە سەرم عەرزا هەڵ بڵێ قەیناکە چۆن قەیناکە چۆن مشکلی پەکەکە ئەوەیە بە ئەنتەری لێرەیە و ئەڵێ ناڕۆم ئێمە نابێ باش بەزۆک و پێشبنی خۆت بدوێ ئێستا زمانی گفتوگۆ سەدەکەوێت لەم کێشەی کەیە لەگەڵ پەکەکە یاخود هەر دەبێت بە شەڕێک لا بکرێتەوە لە بێژە جوابی ئەو پرسیارە بۆمەوە با پێ بڵە مەگە شەڕ دەست پێ بکات چی ڕوەیە باش شەڕ دەست پێ بکە تۆ وای دابنێ نەک لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ پەکەکە بینی پارتی و پەکەکە باش ئەم شەڕە دەست پێ بکات ئەوانی دەوروبەرمان ڕناوەسن سیرکەن ئەوانش بەشداریەکەن ئیتر تورکیا بەنەوەیە دەوڵەتی جمهوری ئیسلامی ئێران بەنەوەیەک حکوومەتی عێراق بەنەوەیەک من گەورەتری یەکەم دۆستەکانی رووسیا و دۆستەکانی ئەمریکا بەنەوەیەک حتمما ئیسرائیل بەنەوەیەک نەک لەبەر خاتری چاوی کورد لە خۆشەویستی پارتی یا لە ڕقی پارتی یا لە ڕقی یەکێتی یاکی ئەوە نا بۆ پاراستنی مەساڵحی خۆیان چونکە شەڕ دروست بێت مەساڵحی هەند زۆر لەو دەوڵەتانە لەم منتیقەیەکە بێتە خاترەوە مەساڵحی هەم ئابووری هەم سیاسی و عسکەری بۆیە گەورە ئەبێت ئەم کوردستانی من و تۆ ئەبێ بە وێرانەیەک و ئەبێ بە خەڵتانی خوێن و خەڵکی بێدەساڵاتیش بێ سێری کات و خەفەت باش وەزۆک وتم زمانی گفتوگۆ پێ سەردەکەویان 2000 بە شەڕ ئەوە میزاجی پەکەکەی زانێ میزاجی پەکەکە ئەگەر پەکەکە بەم زمانە قسە بکە پێی وابێت یعنی ئەزانی چۆنە پەکەکە ئەبێ لە یەکشت تێ بکە باشە سەدام چوو کوێتی گرت ڕجا و تەکلیفی دنیایان لێکردوتیان بابە بە پیاوەتی خۆ بڕە دەرەوە وتی ناڕۆم دەبێ وای ئەزانی ئەم یعنی ئیتر سۆپەرمەنە و یەک کەس پێی ناوێرێ و هەر بە ئەنتەری ئەوە نەتیجەکەیمان بینی پەکەکە ئێستا چێکێتی ئەوروپا چه ئەمریکا چه ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان پێی ئەڵێن کاکەجان فەرم و بڕۆ بۆ ئەو شوێنی کە شەڕەکەت لەوەیە ئێستا ئەگەر پەکەکە هەموو قەندیلی بکردایە بە عایلی ئەو پێشمەرگانەی لێوێن وەلو بناوانە خێزان و شتیوانیە بەڵام باوای دابنین یعنی بۆ خێزانانەی کە ڕایان کردووە لە شەڕ لاجئن هەموو قەندیلی بکردایە بۆیە یەکەس قسەیە کرد نا بەس تۆ منتیقەکە کردو بە زۆنێکی عسکەری مەمنوع بەس خۆ بۆی هەیە لێوێ بیت و تۆ بڕیار لەسەر ئەوایی کە چێ بۆ هەیە بە بچێ بۆ حکوومەتی دەسەڵاتێکی لەوێ نیە هیچ نییە یعنی ئەمە معقول نییە کاچی من لە چۆشەوە دەست پێکە ئەمە منتیقەی پارتی نییە ئەمە بەڵام لە منتیقەی پارتی زیاتر نییە نانە بە عەرزەکەم باش لە شەرناخەوە دەست پێکە لە حدودی زاخۆ باشە یەک بە قەندیلە ئەچێتە سێگۆشەکەی ئێران عێراق تورکیا منتیقەی سیدەکان و برا دۆستۆمانە یەتە خوارەوە بە پشتی باڵەکایەتیە یە بۆ قەڵاتزێ لە قەڵاتزیەوە لە شارباژێر هەن من ماڵم لە شارباژێرە لێرە هەن لە منتیقەی چیای سوورێن هەن لە هەورامانیش هەن یعنی هەموو هەرێمی بە درێژایی خاچی هەرێمی کوردستان منتیقەکان داگیر کردووە
زۆر باش بینەوە سەر دۆخی ناوخۆی هەرێم سەبارەت بە کابینەی بڵین نوێ کاتیشمان کەمەوە بە سەبارەت بۆی کە زۆر قسە لەسەر ئەوە دەکرێت کە لە ماوەی ساڵێک و 4 مانگە هیچی کردو ئەم کابینەیە کە باسی شەفافیت چاکسازی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی شتێکی ئەو تۆ کراوە ئەزانی من ئەم قسەیە وەکوچیە زۆر جار باسی ئەوم کردووە لەوانەیە خۆش جوێ لێ بوو بێ من دایم کە جۆم لێ بێ خەڵگەڵێن مەسەرەن 28 ساڵە ئەمانە لەسەر حکومن خۆی کاڵێن ئەمانە بەسییان بەس پارتیۆشێتی نییە بەسییان کۆمەڵی شەو یەکگرتووشەوە حیزبی شوعیشەوە حیزبی سۆشیالیست چکە هەموو تیا بوون بەڕێژەی کەم بە قەدەر هینی خۆیان 28 ساڵ باسی سێ ڕقەمەکەکە 28 کەس بیر لەوە ناکاتەوە بڵێ لەنەوە 4 تا 98 شەڕی براکوژی بوو نابێەوە حساب بکری ئەوە ئێتەمان حساب ناکرێت لەبێت تۆ یەک حکوومەت نەبوویت لە 98 تا 2003 حساب بکە لەبێت دیسان یەک نەبوویت 2005 ئەو کابینەیە دروست بووە کە من و تۆ زێلۆ پێش مناقەشەمان کردو منوتم یەک ئیدارەیە نییە ئەمەشی کە جەنابە دەڵێ لەگەڵ ڕێزمە ساڵێک و 4 مانگ ساڵێک و 4 مانگکە هیچ نەبێت تۆ 4-5 مانگی زیاتر هینی کۆرۆنای لێ دەرکە لەبێ ئەو مصیبەتە بەسەر دنیا هاتووە ئەمە یەک ئەو قەیرانی دارایی کە لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان بەدەرە ئەوەشی لێ دەرکەمە دوو سێ ئەم عیلاقە جوانی بینی ئەمەوەی شتیشی لێ دەرکە ئیتر تۆ چ سۆپەرمەنێک هەیە بیکەی بە سەرۆکی حکوومەتی وڵاتێک ئەمە وەزعەکەی بێت و چاوەڕێی ئەوەی لێ بکەی بێپارەی بێ و موچە بە سیعری نەوت بێتە خوارە و موچە بە کۆرۆنا هەبێت و فول موچە بە ئەو کابینانی پێشوش نەچوو بن پاشەکەوتێکیان بۆ بەجێشت پێ لە ناو قاسەکەیە بۆ ڕۆژی ڕەش جابگە بڵێن موچەکەش وەکو پێویست نییە نا پێزە بدوایە بەڵام لە بەرامبەرەوەش کە بڵێن خەڵک بڵێن گەندەڵی خەڵە سنووریەکان قاچەقسی تێر بەرداوامە موچەکەش وەکو پێویست نادری ڕاستە مەبەست چێجە بڵێن بۆ بنپڕی ناکەن دەسەڵاتیان نییە سەرۆکی حکوومەتە جێگری سەرۆکی حکوومەتە دەسەڵاتێکیان نییە ئەزانی کاکە حکومەت من جارێکی تریش ئەو لە حەزی خۆم لەسەر وتووە هەر سەرۆکی حکوومەتێک کاک مەسرور بارزانی بێ یا هەر کاکێکی تر بێ بۆ ئەوەی گەندەڵی چارەسەر کاکە 100% چارەسەر ناکرێت بەڵام بە شێوەیەکی باش بە شێوەیەکی معقول چارەسەری بکە ئەزانی کە ئەتوانێ ئەو کاتەی حاضر بێ دڵی کۆمەڵی خەڵکی بیەشێنێ ئەی بۆ نایێنێشێنێ ئەنجا ئەوە من ناسان هەر سەرۆک حکوومەتێ هەر سەرۆک حکوومەتێ بیەوێت چاکسازی بکە هین ئەبێەوە بکە بەڵام یەکشی تریشی پێ بڵێم ئێستا هەر کەسێ بکەی بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەر کەسێ باشە ئەم وەزعی کە ئێستاتیایەتی ناتوانێت بە مایەک و 2 3 و 4 حالی بکە هەر ئینسانەیە ئەلفوبەی سیاست بزانێ هین ئەوواکە ئازاد باشە کاتم زۆر کەمتر لە دووخولک دەمەوێت بۆ چونت لەبارەی هەڵبژاردننی بایدن دۆڕانی ترامپ سەرتا پێی باش بوو بایدن هیچ لە دۆخی کوردە گۆڕێ هەرچەند دەڵێن کورد لە چوارچێوی عێراق سەیری کوردی لە مۆزۆ ناگەڕ ئەزانی باش پێ بڵێم خۆشحاڵی بە دۆڕانی ترامپ من ئەخر فەرقیان نییە نا ئەمان کاکە یعنی تۆ سەیری ئەو مصیبەتانی بەسەر کورد هاتووە زۆربەی لەو کاتەیە بۆ کە ڕێز جومهورەکە دیموکرات بووە یعنی برادری بایدن بووە ئەمە یەک دوو بیرن نەچێ مەبدەکەی خومەینی ساڵی 1963 ئایەت الله خومەینی خوعافیکە ئەوەی کە ئەنتی داگیرکاری و هی کاپیتلاسیۆن بوو هۆکارەکەی چی بوو ئەمانەڵێن بڵێن ئێران ڕقی لە ئەمریکا هۆکارەکەی چییە لەبەرەوەی ئەمریکا هەرچی میلەتی کورد و هی عەرەب و مسلمان و ئێران و ئەفغانستان و هەمووی ئەکا بە قوربانی یەک بەرمیل نەوت ئەگەر تۆ توانی ئەو بەرمیلەی بۆ مسۆگەرکەی ئەو دۆستی تۆیە بەڵام ئەگەر نەتوانی مەسلحەتی ئەمریکا پارێسی بەتەما هیچ مەبە بۆ مسۆگەر نەکردووە وەکو کورد من بڕوا ناکەم مسۆگەرمان کردێنە باشە هیچ لە دۆخی کورد ناگۆڕێ هیچ بۆ لەبی دەوڵەتیش نیت سوپاس دەکەم سپاس بۆ بەڕێزگاریاچین پەرلەمانتاری پێشوو لە فراکسیۆنی پارتی سپاس دەکەم سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ